سڵاو چییە؟ بەڵێ دیارە ژمارە و ئاوارانەی کە لە ئێستادا لە سنووری داری گەرمیاندان 23,000 ئاوارە لە سنووری داری گەرمیاندا هەن. ئەمە دوای ئەوەی کە بەرزترین ڕێژەی ئاوارە لەم سنوورانەدا تۆمار کرابێت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بوو کە ژمارەی ئاوارەکان گەشتە 100,000 ئاوارە، بەشێکیان لە ناو شار و زۆری نەشیان لە هەردوو کەمپی تازە دێ و کەمپی قۆرەت و دانیشتە جێکران. دواتر بەشێکیان لە دوای ئەوەی کە ڕاگەندرا داعش لە عێراقدا کۆتایی هاتوو و سەرکەوتنی سوپای عێراق بەسەر داعشدا ڕاگەندرا، بەشێکی زۆر لەمان نەگەڕانەوە. بەڵام هێشتا تاوەکو ئێستا 23,000 ئاوارە ماونەتەوە لە سنووری داری گەرمیاندا. لایەنە پەیوەندیدارەکان باسی ئەوەکەن کە توانای حکوومەت سنووردارە بۆ هاوکاریکردنیان و لە دوای ڕاگەیاندنی سەرکەوتنیش بەسەر داعشدا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوە خێرخوازیەکان کە پێشتر هاوکاری ئەم ئاوارانە بوون لە ئێستادا هاوکاریەکانیان کەم کردوێتەوە مە گرفتی بۆ ئەوان دروست کردووە. ئێمە بە شێوەی مەیدانی پێشتر چوونە ناو ئاوارەکانەوە قسەمان لەگەڵاکردن بە شێوانەی کە ماونەتەوە عەرەبن، عەرەبی سونەن و عەرەبی ئەو ناوچانن کە لە ئێستادا دەسەڵاتی گروپەکانی حەشدی شعبی و بەتایبەتیش ئەوان ناوی گروپی عەسائیبی ئەهلی حەق هێنن کە لەو سنوورانەی ئەوان دانیشتەجێن و بە دیاریکراویش ناوچەی جرف السەخر کە ئەوان دەڵێن ئەوانەی کە لەو ناوچارەدار شوێنەکانیان هەمووی تەختی زەوی کراوە بۆیە نەماڵیان ماوە نەخانوونە ئەمانێکی شێ بۆ ئەوەی بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و باس لەوەشەکەن هەندێک هاوڵاتیان کە گەڕاوەتە ئەوێ لەلایەن گروپە میلیشیاکانی شیعەوە لەوێ ڕوبەڕووی ئاستەنگ و گرفت بووەتەوە و تەنانەت باسی بێسەروشێنبوونی کۆمەڵێکشیانەکەن و هەندێکی دیکەشیان کە گەڕاونەتەوە ئەوێ دووبارە گەڕاونەتەوە کەمپەکان لێرە لە سنووری داری گەرمیاندا نیشتە جێبوون. بەڵێ سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاری